شوبەن وریابن ئەمە چییە؟ سەیرێم ناوەیە چی لێ کردووە؟ پاشێوازانن ئەم ناوە پیسکە چی لێ کەوێتەوە؟ ئایا زانیەوە ژینکە بیست بێت ئێمە هەوڵان چیمان لێ دێ؟ مەترسیەکی زۆر گەورەیە ئێوازانن؟ زۆر باشە مادام نازان ئەم پیسبوونە چییە؟ ئیمڕۆوانەکەی خۆمان ناخوێنین ئیمڕۆ باسی ژینگەتان بووەکەم ئیمڕۆ باسی کارگوزارێکتان بووەکەم کارگوزارێک چۆن خەمی ژینگەیەتی و چۆن شارەکەی خۆشی پاکەکاتەوە بەڵام ئێوە زۆر بێدەنگ بنا کەڵک لەم چیرۆکە وەربگرن بەباشی گوێم لێ بگرن با بۆتان بگێڕمەوە کارگوزارێکە بوو ئەم کارگوزارە زۆر خەمی شارەکەی خۆی بوو ڕۆژانە هەموو ڕۆژێک ئاهات بەسەر جادەکانە ئاگەڕا و جادەی پاکە کرد و باخچەکان و قوتابخانەکانیش بۆ وایە گیان ئەم خەڵکە تاکەی ژنگە ناپارێزن ئەم ڕەپاکی دەکەمەوە و سبەی هێڕۆ خۆی کاکە بۆ تەنەی خۆڵەکە نابینی لێ بۆ خۆڵ و خاشاکە خست سەر شۆستەکە کاکە گیانەوە ئیشی تۆیە ئەبێت تۆ پاکی بکەیتەوە ئەلو باش یاوڕێ گیان بەڵێ چ بە سەفرە باشە بەسەر چاری سێ